سڵاو عەزیزان، ئەم ئانەتان باش لە زانکۆی گەرمیانەوە تاقا زانکۆکەی کەلار ئێمە دەمانەوێت باز لە ڕۆڵی زانکۆ بکەین لە هەرێمی کوردستان. ئایا زانکۆکانی هەرێمی کوردستان توانیویانە ڕۆڵی بەرچاو ببینن لە سیستەمی بەڕێوەبردننی وڵات و داڕشتنەوەی یاساکانی ئەم وڵاتە؟ لە مامۆستایان و خوێندکارانی ئەم زانکۆیە دەپرسین ئایا زانکۆ پرۆژەی پێیە بۆ چاکردنی سیستەمی بەڕێوەبردننی وڵات؟ زۆر یاسای هەیە بەڵام سەقەتە. زانکۆکان چێکێکە لەو یاسانین کەوا هیچ ڕۆڵێکی نییە. وەڵا ئەوە سەرەتا هەر تاکێک پێویستە لە خۆی دەست پێ بکە. لە هەر کوێ پارەکەت دەستکەوت هێتر پێویستیت بە زانکۆ نییە. لە مامۆستایان دەپرسین ئایا خوێندکارەکانتان وا فێر کردووە کە بتوانن دوجار ببنە سەرکردەیەکی ئەم هەرێمی کوردستانە؟ خۆی ئەبێ ببێ ئەبێ لەسەرەوە پشتگیری بکرێ، ئەبێ یارمەتی بدرێت، چی مادی بێت، چی معنەوی بێت، چی هاندان بێت، چی پشتگیریکردنی مامۆستایانی زانکۆ بێت، توێژەران بێ. ئەی لە خوێندکاران دەپرسین ئەوان توانیویانە بە پرۆژە و بەداهێنانەکانی خۆیان سەرکردەکانی ئەم وڵاتە ناچار بکەن کە کاریگەریان هەبێت و بتوانن پشتگیریان بکەن بۆ سەرخستنی پرۆژەکانی خۆیان. من ئەو دەسەڵاتم نییە کەوا بکەم بە سەرکردەیەک یارمەتیم بات یاخود بێتە پێشەوە گوێ لە داواکاریم بگرێت. هەر ئێمەین ئەو سەرکردانە دائنین دواییش ڕێگری لە ئێماکەن. ئەمانە و چەندین پرسیاری تر لە مامۆستایان و خوێندکارانی زانکۆی گەرمیان لە کەلار دەپرسین بزانین ئەوان قسەیان چییە لەسەر سیستەمی بەڕێوەبردننی وڵات و کاریگەری زانکۆ لە هەرێمی کوردستاندا. ئێوەش لەگەڵمانە بن. سەرەتا پێویستە مامۆستاکان بەدڵسۆزیەوە ئەو علمەی کە پێیانە بیبەخشن بە قوتابێک. دڵسۆزنی؟ ناتوانم بڵێم بەڵێ. خوێندکار خۆی مقاسیر نییە لەوەی کە ناتوانێت ببێتە سەرکردەیە بتوانێت ڕۆڵی هەبێت لە بەڕێوەبردننی وڵاتە؟ بەشێکی زۆری خوێندکاران تەنها هەوڵەکانی خۆیان ناگینا مامۆستاکان هیچ کاریگەرییان نیە لەسەری. خەتای سیستەم نییە کە واکە لە مامۆستا بۆ جۆرە بێ؟ بۆ سیستەمەیە لە زانکۆیە؟ تۆ پێم بڵێ. نییە. تۆڵێکی؟ منیش هەمان ڕام هەیە. پێم وایە ئەوەنەی کە مامۆستا بەرپرسیارە بامان شێوتە لە بەش بەرپرسیارە بۆ خۆی نیوەی هەوڵەکە لای خۆیەتی ئەو تەنها لاواسێ بتوانێت هەنێ ئامۆژگاری هەیە هەنێ دەرگا هەیە بۆ تەکاتەوە ئەوە تۆی کە ئەبێ بڕۆیتە ژوورەوە لەو دەرگایانە. دوجار توش ئەبیتە مامۆستا هەمان تەلەبەکەی توش هەمان ڕخنە لە تۆ ئەگرێ. سەرکوت کراون یعنی ئەگساوانەی کەوا دەنگیان زوڵاڵە توانن شتێ بکەن سەرکوتەکرێن لەم وڵاتە، یعنی ناتوان بەڕێی خۆیان ئازادی خۆیان دەربڕن بە ئازادی. ناتوانن گەرێ بڕۆنەیە لای حزبێکیان شوێنێکەوە بتوان پشتگیریان بکەن ڕێی خۆیان دەربڕن. ئەوەشی پێیان بێت کەوا تو ئازاد دەبی لە دەربرن ئەوەشی کەوا حزب پێت بکرێ ناتوانین وەک خۆی بیگەێنیت هیچ. باشە لە وڵاتانی تر بە تایبەتی وڵاتانی ئەوروپا زانکۆ پرۆژەی پێیە، زانکۆ داهێنانەکە، زانکۆ گۆڕانکاری لە وڵاتە دروستەکە. بۆچی یعنی خوێندکارانی زانکۆ و زانکۆکان لە هەرێمی کوردستانە نەیانتوانیوە ئەم ڕۆڵە ببینن کە زانکۆکانی وڵاتانی ئەوروپای بینن؟ وڵی کورد زۆر یاسای هەیە بەڵام سەقەتە. زانکۆکان چێکێکە لەو یاسانین کەوا هیچ ڕۆڵێکی نییە. یاساکانی زانکۆکەوە بۆیان دامەزراوە ئەو ڕۆڵە نابینکەوە لە وڵاتەکانی ترایەنە. وڵاتەکانی تر خاوەن سیستەمێکی یاسایی پێشکەوتون، بەڵام ئێمە خاوەن سیستەمێکی یاسایی دواکەوتی. وەڵا ئەوە سەرەتا هەر تاکێک پێویستە لە خۆی دەست پێ بکە. ئەوە هیچ مامۆستاکانیش ئەبێ هەندێک مامۆستا هەیە ڕێزم بۆ هەم هەنێکی تریشیان یعنی تەنها بۆی محەزەرەکە تەواو بێ تێکی هەنێکی تریشیان نابێ پێسوانە و زۆر بە دڵسۆزانەوە دەرسەکە شەرحەکەیان و ئەشیگەێنن. یعنی هەم مامۆستا بەرپرسیارە هەم تەلەبەکەش یعنی ئەبێ هەردووکیان هەوڵ بەگڕ بخەن بۆی شتێکی بەرهەمهێن دەست بکرێت لە کۆتایە. زانکۆ ڕۆڵی هەیە لە بەڕێوەبردننی وڵاتە؟ وڵای زانکۆ بەڕای من ئەو خەڵکی دێ بۆ زانکۆ تەنها بۆ پارەکۆکردنەوەیە. جا بۆیە تۆ هەر لە هەر کوێ پارەکەت دەستکەوت هێتر پێویستیت بە زانکۆ نییە.
بۆ نمونەی سە خۆم لە زانستی کۆمپیوتەرم بە هەمان کاتیش دوکانم هەیە کە من دوکانم هەیە ئیتر زانکۆ لای من هیچ مانایەکی نییە بۆ لەبەر ئەوەی ئەو علمە لێرا خوێنرێ ینی لە سەدا یەکی ئەو علمەش نییە کە خۆی هەیە بۆیە هەر زانکۆ لای من تەنیا پارەکۆکنەوەی وڵا بەپێی بۆچوونی من تاکەکە خوێندکار خۆی ئەبێ پشت بەخۆی بەستێ نەک ڕاستی چاوەڕێی دامەزراننیە هەر شتێ بێت ئێمە وەکو خۆمانەوێ پشت بە خۆمان بەستین بۆی داهاتوی خۆمان دیاریکەین بێگومان هەموو تەلەبەیەک هەموو لە هەموو بەشەکانی ئێمە ڕۆڵی خۆی هەبینێ بۆ منە لە بەشی من لە زانستێکی مایە باشە ڕۆڵی خۆمەتوانم لەو ڕۆڵی خۆمەوە لەو بەشیانی تەواوم کردووە خزمەتی وڵاتەکەی قۆمکەم لە ڕووی بەشەکەی خۆتەوە دەمان سەرکەوتوبی ئەی تۆچی سپاس منش خوێنگارێکی بەشی زانستێکی میام ئەمەوێ لە ڕێیان بەشی خۆمەوە خزمەتێکی بچوو بە وڵاتەکەی خۆمکەم ئەگەر بتوانم باش ئەمە وەکو شخصی خۆت باش وەکو سیستەم لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە زانکۆ کاریگەری هەبووە زانکۆ حتمان تۆ چینێکی ڕۆشنوی لەگەڵ چینێکی هەژار یان چینێکی نەخوێندەوارە فەرقی هەیە تۆ گەر بتووە چیتە کۆمپانیا یەک نەشونەکە ئیش بکەی چی ئەگا بۆ کەسێک کە شادێکی بی و کەسی شادی دەبێت لە تۆی تێگەیشتنەوە شوگا و کەسە تێگەشتنی زیاتر و عەقڵەتی زیاتر لە مەکەی دیکە نە ئەوەی حساب بەوەکرێت سینە خوێندکاران حسابیان بۆ ناکرێت ئەوەی کەوا بەڕێوەبەر کا دەسەڵاتی بێت وڵاتەوەتە ڕێوە هیچ کاتێ ڕۆشنبیر ئەو ڕێی نییەکەوا بتوانێت یان ئەو کاراستانی بۆ بکرێ وڵات باتە ڕێوە هەروانێنکەوا دەسەڵاتیان هەیە ئەوانەی کەوا دەسەڵاتیان بێ حکومی وڵاتەکان توڵێکی زانکۆ پێما بێ خۆی ناتوانانی خۆی باتە ڕێوە واتە حزبە سیاسیەکان هەموو یاساکانی قۆرە کردۆ بۆ خۆیان حزبی سیاسی دەسەڵاتی کردۆ بەسەر هەموو وڵاتە هەموو لە خوێنکاران بۆ یعنی ڕۆڵیان نییە وڵای ئەویان دەسەر هێ توی خوێنکار بۆ ڕۆڵە نییە وڵای ئەوای نازانی حزبە سیاسەکان هەموو دەسڵاتیان گرێ دەست هەموو مەجای تۆ نایە مەجاریان نیشتۆ وەلای لەلایەکی تیژۆ لانی ڕۆشنبیری ڕۆشنبیرمان کەمە لە وڵاتە ئەو کەسانی کەوا ڕۆشنبیرن لایەنێکی حزبیان کردووە حزب کڕیونی ئەوە کارەکەی بەڵێ بێگومان ڕۆڵی ڕۆڵەوەی کە تاکەکان پێگەێنێت بۆی بن بەسەرکردە لە دو ڕۆژە بەپێی زانیاریەکان و معلوماتی ئەو مامۆستایانێک ئەیبەخشن ئەمە لە هەرێمی کوردستانە زانکۆکان ئەمەکەن تا ڕادێگەتوانین بڵێ بەڵێ زۆر ناوەڵە زانکۆ لە ڕابردوو لە هەرێمی کوردستانەوە لە داهاتوو پێدوانیە ڕۆڵی نەبێت لە بەڕێوەبردننی وڵاتە چونکە لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی دنیا ئەبینین کە زانکۆ ئیتر وڵات بەڕێوە بن زانکۆ پرۆژه یاسا ئەخەنە بەردەم پەرلەمان و پەسەندیەکەن و دواتر ئەبێتە یاسا بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتە لە هەرێمی کوردستانە زانکۆم ڕۆڵەیە بینێت و آخر دەی بەرنامە سازی زانکۆکان بۆ تەلەبەکان ئەو دەورە ئەبینێ تۆ تەلەبەت هاوردە جارێ ئەمە مساڵ 3 مانگمان هەروە ڕۆی یاین تۆ تەلەبەیەکی سەقەت پێگەێنی ئەم تەلەبەیە ناتوانێت هیچکە چاوەڕێکی لە تەلەبانی وڵات بەڕێوەبەرێ ئێستا تۆ نەمامی ئەچێژی ئەنێژی چاوەڕێ ئەو نەمامە ئەەکەی کە بێتە دارێک و بەرهەمەکەی بخۆی ئەگەر تۆ نەمامێک بنێژی کە بەرهەمی نەبێ دوایەوە نابێت چاوەڕێ بەرهەمیشی لێ بکەیت بە هەمان شێوە تۆ زانکۆت هەیە تەلەبەکانی ناتوانانی بەرنامە سازێکی وای بۆ بکەیت کە تەلەبەکە دوایەوە خۆی بەرهەم دروستکە شتێک دروستکە پرۆژه یاسایەکت بداتێ پرۆژەیەک دروستکە لەسەر هەر شتێک بێ لە کوردستانە کوردستان بەرەو پێش بە ئیتر چاوەڕێکێکی باشە هاوڕەکەت باسیەوە کرد کە زانکۆ بۆکە ئەم لە قسەکانی ئەوە دەرەکەوێ کە زانکۆ ناتوانێت سەرکردە پێ بگەێنێ ناتوانێت کە ڕۆڵی هەبێت لە بەڕێوەبردننی وڵاتە توش هەمان ڕاوت هەیە وڵی خۆی لە زانکۆیەکی بۆ زانکۆیەکیە گونجە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکا گونجە ئێستا لە هەرێمی کوردستانە بەتایبەتی لە وڵاتی خۆمانە بۆی بوونی قەیرانی داراییەوە توانم بڵێم بۆی بوونی قەیرانی داراییەوە ئێستا لە سەرەتای دەوامە بۆی بایگۆتکردنی داوامەوە نەبوونی مامۆستاوە سێمە چەندی مامۆستامانێ لە شای سلێمانیەوە دێمەوێرە ڕۆژ قسەی شەکە ئەمە 1-2 ساڵە بایکۆت هەیە و قەیرانی دارایەوە لە پێشترا بوو تیمامی پێ نادرێت لای وەزارەتی خوێندنی باڵاوە پێم وابێ نەبوونی مامۆستاش پێم وایە کاریگەری هەیە بێ لەسەرەوە خوێندکاران خۆیشیان نییە بە دڵنیایەوە توانم بڵێم 150 لە ئاسۆی خوێندکارانەیەوە کە ناتوانێت تیمامدا بە خوێندنەکە لە زانکۆیە ئەگەڕێتەوە سەر خوێندکارەکە خۆی ناتوانین بڵێن هەر هەمویانی جوانە سەرکەوتوو بن بینەرانی بەڕێز ئێمە لە بەرنامەی سەکۆ لە زانکۆی گەرمیانەوە بەردەوام دەبین لە خوێندکاران و مامۆستایانی ئەم زانکۆیە دەپرسین بزانین ئەوان ڕۆڵیان هەیە لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە یاخود بە شێوەیەکی گشتی زانکۆ ڕۆڵی هەیە لە بەڕێوەبردن و داڕشتنەوەی
هەیکەلی ئیداری ئەم هەرێمی کوردستانە بەڵام پاش ئەم ناوەڕا لەگەڵتان بەردەوام دەبین. پاش ناوبڕەکە سڵاو بینەرانی عزیز ئێمە لە بەرنامەی سەکۆ بەردەوام دەبین و لە زانکۆی گەرمیانەوە لە مامۆستایان و خوێندکارانی ئەم زانکۆیە دەپرسین بزانین ئەوان چی دەڵێن سەبارەت بە ڕۆڵی زانکۆ لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە. ئایا زانکۆکانی هەرێمی کوردستان ڕۆڵی کاریگەریان هەبووە لە سیستەمی بەڕێوەبردننی ئەم هەرێمی کوردستانەدا؟ ئێوەش لەگەڵمانە بن. کاکە باشی خوێندکارانی زانکۆ یاخود بڵێن زانکۆ ڕۆڵی بەرچاویان هەبووە لە بەڕێوەبردننی وڵاتە؟ وەڵاهی لە وڵاتی خۆمان ئەو شتە بەدی ناکرێت. بەداخەوە زیاتر ئێمە لە ئەوانەی کە وڵات بەڕێوە ئەبەن چەند کەسێکن تایبەتن دیاریکراون هەرچەنە ئێمە هەوڵ بین هەرچی بکەین تەنها بۆ خۆمانە، یعنی تەنها خۆمان سوودی لێبینین بۆ بژێوی خۆمان و بەڕێوەبردننی ژیانی خۆمان. وەکو ڕۆڵ ئێستا ئەگەر خۆمان بزانین ئەم بارودۆخی ئێستا گوێ لە مامۆستاش ناگیرێ تاکو خوێندکار ئەگەرکو خوێندکار و گوێ لێ بگرێ یاخود ڕۆڵی هەبێ زۆر باشە بێ، بەڵام بەڕای من نە شتێکی وا نابینم کە هۆکارەکە چییە کە گوێ لە تویەکی خوێندکار یاخود هاوڕێ خوێندکارەکانێ یا زانکۆ ناگیرێ کە ڕۆڵی هەبێ لە بەڕێوەبردننی وڵاتە؟ وەڵای هۆکارەکەی خۆی ئەوانەی کە زیاتر ئەوانەی کە لەسەرەوەن ئەگەر بەڕای من خوێندکار بوونایان کەسانی ڕۆشنبیر و لە ڕووی خوێندن و شتۆ بگەشتێتە ئەو ئاستە ئەوە گویان لە ئێمە شەگەر لە برەوەی لە ئاستی ئێمە تێگەشتن. دەبێت بگەر ببین لە وڵاتانی تر ئەوەی کە خوێندکاران و کەسانی کە ڕۆشنبیرن زیاتر وڵات ئەبەنە ڕێوە لە خوێندکار و شتیوە تێگەن، بەڵام لێرە بڕۆ ناکەم شتێکی وانە. چی بکەین بۆ ئەوەی وەکو تۆوتێ لە وڵاتانی ئەوروپا زانکۆ ڕۆڵی بەرچاویان هەیە لە داڕشتنەوەی وڵات لە پرۆژە یاسایان پێیە داهێنانیان پێ چی بکەین بۆ ئەوەی زانکۆ ئەم ڕۆڵە ببینێ وەکو وڵاتانی ئەوروپا؟ ڕاستەکە ئیسە بۆ نمونە لێرە لە زانکۆیێرە ئەو سعاتی کەبینی لەوێ داهێنانی تەلەبێ بووە کە بە تشکی خۆر ئیشەکات، بەڵام کووە زۆر ئەوە نەبراتە پێشەوە. ئەگەر سەیرەوە بکەی من بۆنمە لە فیزیان زۆر ئەتوانی دروست بکەی توانی بیکەی، بەڵام پشتگیریت ناکەن یان لەگەڵت نین. زۆر کەسەبینی لە زانکۆی واشەیە خوێندکارژنی لە دەروی زانکۆ زۆر شتوانێت دروست بکە کە وڵات بەرەو پێش بە، بەڵام یارمەتی نادرێیان هەوڵ نادرێت کە ئەو شتانە بەرەو پێش برێ لە بەرەوە تەلەبە خوێندکار دێتە دواوە هەستەکە کە لەگەڵی نین ئەو کاتە شتێکی وا ناتوانێت لێ بکرێ. ئێوەڵێن چی زانکۆ ڕۆڵی هەیە لە بەڕێوەبردننی وڵاتە؟ ناوەڵارم کاتێ هیچ ڕێز لە ڕێی خوێندکار ناگیرێت، خوێندکاریان مامۆسای شتە ئێستا هەر هیچ ڕێزی نەماوە. چی وای کردووە کە ئەوەی کە تۆ باسیەکەی وابێ؟ وەڵا ئەو حکوومەتە ئێستا تێدان ئەگەر بۆ ڕۆژێکیش گوێی بگردا لە مامۆستا ئەستا ڕێز مامۆستاتە لە بەشما بوو، بەڵام ئێستا هیچ. سیستەمی بەڕێوەبردننی وڵات هۆکارەکە گوێ لە خوێندکار و مامۆستا ناگیرێ یاخود لاوازی خوێندکارانە کە ناتوانن وا بکەن سەرکردەکان ناچارکەن گوێیان لێ بگیرێت. تابان ئەگەر سیستەمەکە ئەگەر حکوومەت ڕێز لە خوێندکارەکان ئەوەش خوێندکاران هەڵدا کە بۆی بۆن منە شتێکە کە ئاسی زانکۆی بەرزکات و هەڵدا کە شتێکی جوان پێشکەشی کۆمەڵگە بکە، بەڵام حکوومەتەکە وا کردووە کە تەلەبە خۆی تااقەتی خوێندنی نییە. چی بکەین بۆ ئەوەی تەلەبە تااقەتی هەبێ؟ وڵی تر ئەتوانی شتی زۆر ئەکرێ بەستر گوێ لە خوێندکار ناگرێت زۆر بەکەمی گوێ لە خوێندکارەگری تا ڕادەیەک باش نییە. وڵی بەڕای من هەڵەکە لە هەردوو لایە هەم لە تاک خۆیە هەم لە سیاسیەکانە. تاکی ئێمە بەعام هەوڵ نادا کە ئاسی ڕۆشنبیرەتی خۆی بەرز کاتووەوانە وە ساردوسڕێکی زۆریش لەلایەن بەرپرس و کەسە باڵاگانەوە ئەبینرێ بەڕاستی. تۆڵەچی ڕابۆچی من دەبارەیان مەسلەیەوە کاڵێن پرسیارەکە تووا بێ زەحمەت لەسەر ڕۆڵی زانکۆ لە بەڕێوەبردننی وڵاتە تویەکی خوێندکار دوجار ڕۆڵ هەبێ لەسەر سیستەمی بەڕێوەبردننی وڵات داڕشتنەوەی ئەو هەیکەلە ئیداری کە لە وڵاتە هەیە هەموو شێ پێویستی پشگیریە. تو ئێستا مامۆستایەک بوو نە خوێندکارێک دوسێ خوێندکارکە و ساعتیان دروست کردووە هیچ پشگیریەک ینی پشگیرێکی بەسیط کراوە لەلایەن زانکۆ، بەڵام وەکو بیستت کاوە برادر ئێستاوەتی مۆلیدە دروستکراوە هەنێشتی دروستکرا بەڵام پشگیری نییە لەمرە بەداخۆ ینی تۆ شتێ دروستەکەی ئەوە یەک چەپڵە ڕێزانێک و دەستخۆشیەکە و تەواو بەداخۆ ینی هیچ پشگیریەکمان ناکرێت هیچ بە هیچ جۆرێ تەنها دەرماڵەکە بۆ 100,000 پێمان ماگانە ئەویش نەما ئێستا لاوازی خوێندکار خۆی دەرناخا کە وا ناکات ئەو کەسانەی کە باڵادەسن ناچاریان بکە کە پشگیریان بکە
تویکی خوێندکار لاواز نین لەوەی کە سەرکردەکان ناچار ناکەی کە بێنە ژێرباری ئەو پرۆژەی کە تۆ هەتا من ئەو دەسەڵاتم نییە کەوا بکەم بە سەرکردەیەک یارمەتیم بات یاخود بێتە پێشەوە گوێ لە داواکاریم بگرێت زۆر خۆپیشاندان و زۆر شتمان کرد بەداخەوە هەموو ژیانمان بۆ بە شعر کە قەت بەدی نایەت واللهی خۆی لە ڕاستیدا زانکۆکان ئەبێ ڕۆڵیان هەبێ بەڵام یعنی وەزعەکە و بەگشتی بارودۆخەکە ئاوهایە ڕۆڵەکەی ئەتوان بڵێم کەم بووە تۆ خۆی ئەبێ ببێ ئەبێ لەسەرەوە پشتگیری بکرێ ئەبێ یارمەتی بدرێت چی مادی بێت چی معنەوی بێت چی هاندان بێت چی پشتگیریکردنی مامۆستایانی زانکۆ بێت توێژەران بێ ئەبێ ڕۆڵیان هەبێ بەچی بە توێژینەوەکردن توێژینەوەکانیشیان بخەنە بواری جێبەجێ بێ نەک بەس نەزەری بێ و سەر کاغەز بێ ئەبێ حکومەت و لایەنی پەیوەندیدار هاوکار بن بۆ ئەوەی ئەم توێژینەوەنە ینی بەفعالی بکرێتە عملی بۆ ئەوەی سوودی لێوە بگرێت لە دوجار تۆ نابیتە سەرکردە تویکی خوێندکاریا هاوڕێ خوێندکارەکانە لە وڵاتان وایە بەڵام لە وڵاتی ئەمە نەخێر شتەکە دیاری کراوە چەند کەسێکن تایبەت کراون بە بەڕێوەبردننی وڵات هەرچەنە هەوڵ بینێمە پێم وا بێ سوودی نییە ئەمە هۆکارەکەی ئێوەی خوێندکارن یاخود ئێوەی چینە جیاوازەکانن یا هۆکارەکە سەرکردەکان بێگومان هۆکارەکە یعنی هەمووی ئەگرێتەوە هەر ئێمەین ئەو سەرکردانە دائنین دواییش ڕێگری لە ئێماکەن یعنی شتەکە لە ئێمەوە دەست پێکات تا ئەوان کە ئەوان چوونە ئەو پلەیە لەو پلێ وەستان ئیتر ڕێگری لە ئێمەشەکەن بەڵام دەبینین لە وڵاتی ئێمەدا نەخێرە و ڕۆڵە نابینێت چونکە کۆلێژ زیاتر بۆ تا شوێنێک بۆ نمایشکردنی مرۆڤەکان نمایشکردنی باگراوەندی مرۆڤەکان زیاتر توانەکان شاراوە ناتوانێت ببینرێت پشتگوێ خراون گرنگی بە بەهرەکانی خوێندکاران نادرێت بۆ دەبینین لە وڵاتی ئێمەدا نەخێر زیاتر گرنگی بە حیزبەکان و گرنگی بە لایانی دۆستیە دەن ئەگەر کەسێک دۆست بێتوانێت بێت ئەو ئەرکە بگرێتە دەست بە پێی پلەکانی خوێندن نییە چونکە ئەمە وای کردو سارد و سڕێک دروست بکات لە نێوان خوێندکاراندا یاخود ئەو ڕۆڵە نەبینێت وەکو خۆی هۆکاری ئەمەش خوێندکاران و مامۆسایانی شەگرێتەوە چونکە گرنگی نادەن بە تواناکانی توانای خوێندکاران بە هەموو شێوەیەک پشتگوێ خراوە لە هەموو وڵاتان ڕۆڵی هەیە بەڵام لەلای ئەمە و ڕۆڵە نابینێت تۆڵێکی لەسەرەوە ژەمان ڕێی ئەومەیە بێگومان زانکۆ ڕۆڵی گەورەیە لە بنیادنانی کۆمەڵگەدا واتە زانکۆ توانێت ڕۆڵی خۆی لە بنیادنانی کۆمەڵگادا بگێڕێت بەڵام لە لای ئێمە زۆر کەم گرنگی پێدراوەدە پشتگوێ خراوە ئەزانین کە هەموو کەسێ لە زانکۆ کە تەخەڕوجەکە بەڵام هیچ گرنگێکیان پێ نادرێتە دانامەزرێن ئێستا و کاتژمێرە دروست کراوە خوێندکار دروستی کردووە بزانم خوێندکار لەگەڵ مامۆستایەکەوەدەم ئەگەر ئەمە گرنگی زیاتری پێ بدرێ ناتوانن داهێنانی جوانتر و هاوڕێکانیان بیر لە داهێنان بکەنەوە طبعا ئەگەر گرنگی پێ بدرێت ئێستا من لە بەشی جوگرافیم ئێمە وەکو بەشی جوگرافی ئەتوانین کۆمەڵێک توێژینەوەی سوودبەخش بکەین بخرێتە بواری جێبەجێکردنەوە و سوودی لێوەربگیرێت ئەتوانین ئێمە ئەگەیسا هەماهەنگیمان بکرێت هاوکاریمان بکرێت توانین لەم ناوەندەیە وێزگەیەکی کەشناسی دابنین مەسەن ئەتوانین مەسەن کۆمەڵێک ئەم حەوزانەمانەیە ئەم ئاوزێڵە ئاویانەمانەیە کە خۆراک پێدەرێکی باشن بۆ ڕووباری سیروانێت ئەتوانین ینی پێشنیاری وا بکەین توێژینەوەی وا بکەین بتوانین لە ئایندا ئەگەر ڕووباری سیروان کە ئێستا دەنگۆ ئەوە هەیە ئێران بگرێتەوە ڕووباری سیروان ئەگە کەم بێتەوە سوود لەم ئاوزێڵانە وەربگرین ئەم چەمانە ئەم چەمە وەرزیانە لە وەرزی بارانە لە وەرزی شێداریە ئاوێکی باشێنە ئێمە توانین توێژینەوەی لەسەرەوە بکەین سوودیان لێ وەربگرین بۆ ئاودێری بێ بۆ مەبەستی بەکارێنان بێ بۆ مەڕووماڵات بێ بۆ مەبەستە جۆرا و جۆرەکان والله ئەم هەرێمی کوردستانە من قەناعەتی خۆم وایە هەتا جارێکی تر ڕاپەڕین هەڵنەسێتەوە هەرێمی کوردستان هەروە بەردەوام ڕاپەڕین خۆ ڕاپەڕینمان نەکرد ڕاپەڕینمان کرد بەڵام بڵام چیانم سەرکردانە کردیان و ئێستاش بۆ ڕاپەڕین بە زانست نەکەین ڕاپەڕین بە زانست لەگەڵ کێیکی منم پرسیان لە تۆکەم ڕاپەڕین بە زانست لەگەڵ کێیکی کەس نییە بۆی بکەین ئەمە بینی هیچ شتێک سوودی نییە لە وڵاتە ئەبینی چەندین کەس بۆ لە وڵاتە ڕۆشتە خۆی دەربەدەر کردووە بۆ وڵاتانی تر و بۆی بێوێت دوای چەندین ساڵتر بەست بۆی کەمێ بەخۆشی بژی خۆمان هەمومان ئەزانین کە ئەچیتە دەرەوەی وڵات سەرەتا 4 ساڵ 5 ساڵ دەربەدەرە بیت و غەریبیە بینیت ئەوە ڕات ئەڵێ بەس دوای ئەوەش هەر ژیانێکی خۆشم هەبێت لێرە باشترە ئەگەر لێرە سوودێکی هەبووە ژیان لێرە ناڕۆی دەرەوەی وڵات دڵنیا بە لە زانکۆکانی هەرێمی کوردستان ناتوانن سەرکردە پێ بگەێنن بۆی ڕۆڵیان هەبێت لە بەڕێوەبردننی وڵاتە نەخێر دوجار تۆ نابیتە سەرکردە نەخێر دڵبووەکەم نابمە سەرکردە لەبەرەوەی هیچ ئەلمێک ناخوێن تاوەکو بمکەنە سەرکردە هیچ داهێنانێکم پێ نییە ئێستا من وەکو خۆم تەلەبەی بەشی ماتماتیک هیچ
زانستێکم پێ نیە مەرحلە چواریش تەواوشم کردو ناتوانانی داهێنانێکی ماتماتیکی بخیتە ناو ئەو زانستی کە ئێستا هەیە لە عالەمە ئەگەر بە دکتۆرەکانمانیشەوە باوەڕ ناکەم تۆڵێکی تا ئێستا نەگەشتەوە و ئەلمەی کە لە کورسانە نەگەشتەوەی کە بتوانێت ئەو زانستە بگەێنێتە عالمەکانی بیرکاریەوە نەیتوانێت تا لە بڕوا ناکەم لە زانکۆی کورسانە بە تاداڵێم کامە بە پرۆفیسۆرژەڵێم کەچی ناتوانێت باش لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە چی ئەمە تۆ باسی لە زانست کرد لە بەڕێوەبردننی وڵاتە زانکۆ بۆچی ڕۆڵی نییە لەوەی کە گۆڕانکاری لە وڵاتە دروست بە گۆڕانکاریی بەرچاو داهێنانێکی بەرچاو کە بتوان ینی بڵێن دڵمان بە وڵاتەکەمان خۆشە زانکۆ شتێکی وای بۆ کردوین وڵی کاکە زانکۆ بتوێنێتەوە لە کورسانە هیچ دەورێکی نییە هیچ علمێکی تیانە وڵی ئەبینی کاکە بڕێ بازێ شتەیە ئەم قەیران ئەم سیاست و اینە هەمووی باسیەوەتانێ شتێ وایتیانە بڵێ وڵا علمێکی تایە تۆ بەیانی پێ من خۆم مەرحلە چوارم شتێوام تایسە شتێوافی فێر نەبووینەکە بتوانین ئیسفادەیەکی لێ بکەین ببێتە ناو کتێبەکانە یان بڵاو بکرێتەوە یان قسەی لەسەر بکرێت شتێوا بڕوا ناکەم لە زانکۆ سیاست دوای کردووە بێگومان سیاست کاریگەریەکی زۆری هەیە لەسەر زانکۆکان بەگشتی چی بکەین بۆ ئەوەی زانکۆ ڕۆڵی خۆی ببینێ زانکۆ هەمانە و ڕۆڵی کە لە وڵاتانی ئەوروپای بینێ لێرەش ڕۆڵ ببینێ وڵی پێم وایە هەتاکو قەیران بمێنێ هەتاوکۆم سیاست ئاوایەتانە هیچ سفادەیەکی نییە زانکۆ سەرکەوتوو بن ئێمەش بە هیوان زانکۆی گەرمیان و وە زانکۆکانی تری هەرێمی کوردستان بتوانن ئەو ڕۆڵەی کە پێویستە بیبینن لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە ڕۆڵی خۆیان و ڕۆڵی بەرچاویان هەبێت لە بەڕێوەبردننی وڵاتە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین هەر شاد بن.